بسم الله الرحمن الرحيم بناوي خداي بخشن دو مهربان والذاريات ذروا سوين بو رشباو او بايك هورو هلمي او هل دقريتو بخشي دكاتوا يان تبو توز برز دكاتوا كالرولي هي لباران بارين دا فالحاملات وقرا انجا بهل گراني باري قرسو گران لهلمي او فالجاريات يسرا هروها بو هورانا كبآساني بآسمان دا لشوينيك ود جوزرين وبو شوينيكي تر ياخد سوين بو كشتياني بآساني بسر آو دا دينو دا چن فالمقسمات أمرا اینجا سوين بو فرشتاني ككارو بار دا باش دكن إنما توعدون لصادق براستي او بليناني بيتان دراوا راستو هرديت دي وإن الدين لواقع بيگومان روجي لپرسينوش هرديتو بريويا والسماء ذات الحبك سوين بآسماني خاون ريقو ريكو بيكو رازاوا إنكم لفي قول مختلف بيگومان اي خدانا ناسان ايوال لگفتاريشي بيسرو بندان كدورا للراستي وحقيقتها يؤفك عنه من أفك او كسي لزانستي خدا دا لا دراوا بهوي تاوانيوا لباورهنان لا ددريت قتل الخراصون الذين هم في غمرة ساهون دەک بەکوشتن چند درۆزن و بوختان چیەکان ئەوانەی کە لە گومڕایی و تاریکیدا ڕۆچون و پێوەی سەرگەرمن يسألون أيان يوم الدين بەگاڵتە و تەڵفیسیەوە دەڵێن یان دەپرسن ڕۆژی قیامەت کەی پێش دێت يوم هم على النار يفتنون ذوقوا فتنتكم هذا الذي كنتم به تستعجلون ئەو ڕۆژە کە بەرپا دەبێت بە ئاگر دەبرژێنرێن پێیان دەوترێت بچێژن ئەو بەڵایەی کە بەسەر خۆتان هێنا ئەمە ئەو سزا و ئازارەیە کە بەگاڵتەوە پەنەتان لە پێش هاتنی دەکرد إن المتقين في جنات وعيون بەڕاستی پارێزکارانیش لە باخەکان و کانیاوەکانی بەهەشدا ژیانی خۆش دەبەنە سەر آخذين ما آتاهم ربهم إنهم كانوا قبل ذلك محسنين ئەو شتانەی کە پەروەردگار بۆی ئامادەکردوون پێیان دەبەخشێت ئەوانیش بەخۆشی و شادیەوە وەری دەگرن بەڕاستی ئەوانە پێشتر لە دنیادا چاکەکار و چاکە خواز بوون كانوا قليلا من الليل ما يهجعون لشوگاردا زۆر کەم دەخەوتن و ڕادەکشان چونکە سەرگەرمی شەو نوێژ و دەورکردنەوەی قورئان و یادی خوددا بوون وبالأسحار هم يستغفرون لەبەر بەیانەکانیشدا داوای لێخۆش بوونیان لە پەروەردگاریان دەکرد تا لێیان ببورێت وفي أموالهم حق للسائل والمحروم لمال و سامانیشیاندا بەشی هەژار و نەدارانیان تەرخان کردبوو وفي الأرض آيات للموقنين بێگومان لەسەر گۆی زەویدا بەڵگە و نیشانەی زۆر هەیە لەسەر دەسەڵات و زانیاری خوددا بۆ کەسانێک کە بە شوێن دڵنیاییدا دەگەڕێن وفي أنفسكم أفلا تبصرون هەروەها لە خودی خۆشتاندا لە هەموو خانەیەکی لەشدا لە هەموو ئەندامێکدا و لە هەموو کۆ ئەندامێکدا لە ڕۆح و نەفس و عەقڵدا هەتا دوایی بەڵگەی بێسنوور هەیە لەسەر زانایی و بەتوانایی و جوانکاری زاتی بەدیهێنەر ئایا ئەوە بۆ بیناییتان ناخەنە کار وفي السماء رزقكم وما توعدون سەرچاوەی ڕزق و ڕۆزیتان لە ئاسمانەوەیە لە خوددا داوا بکەن هەروەها ئەوانش کە بەڵێنتان پێدراوە فورب السماء والأرض إنه لحق مثل ما أنكم تنطقون سوێن بە پەروەردگاری ئاسمان و زەوی
ئەو بەڵێنانە حەقیقەت و ڕاستەقینەیە هەروەک چۆن ئێوە قسەی ڕاست و دروست دەکەن. هل أتاك حديث ضيف إبراهيم المكرمين ئەی پێغەمبەر ئایا هەواڵی میوانە بەڕێزەکانی ئیبراهیمت پێ نەگەیشتووە؟ إذ دخلوا عليه فقالوا سلاما قال سلام قوم منكرون کاتێک چوون بۆ سەردانی وتیان سڵاو ئەویش وتی سڵاو لە ئێوەش بێت هەرچەندە ناتان ناسم. فراغ إلى أهله فجاء بعجل سمين ئەوسا ئیتر خۆی دزیەوە چوو بە هاوکاری خێزانی گوێرەکەیەکی قەڵەوی سەربڕی و سووریان کردەوە و هێنایی. فقربه إليهم قال ألا تأكلون بردی و لی نزیک کردنەوە فەرمووی لێکردن کە بینی ناخۆن وتی ئەوە نافەرمون ئەوە ناخۆن. فأوجس منهم خيفة قالوا لا تخف وبشروه بغلام عليم. ئیبراهیم ترسێکی لێنیشت چونکە وای زانی شتێکیان لەژێر سەردایە بۆیە خێرا وتیان مەترسە ئێمە فریشتەین مژدەشیان پێدا کە خوددا بەم نزیکانە منداڵێکی زانایان پێدەبەخشێت. فأقبلت امرأته في صرة فصكت وجهها وقالت عجوز عقيم. خێزانەکەی قریوەیەکی کرد و دەنجی لێبەرز بۆەوە و دەستی بە ئاستەمدا بە ڕوومەتی خۆیدا وەکو دابوونەریتی ئافرەتان لە کاتی سەرسامیدا وتی پیرێژنێکی نەزۆک چۆن منداڵی دەبێت. قالوا كذلك قال ربك إنه هو الحكيم العليم. فریشتەکان وتیان ئەوە فەرمانی پەروەردگارتە و ئەو زاتێکی دانا و زانایە. قال فما خطبكم أيها المرسلون. اینجا ئیبراهیم لی پرسین باشە بێجگەل لەو مژدەیە چ کارێکی گرنگتان بەدەستەوەیە؟ قالوا إنا أرسلنا إلى قوم مجرمين. فریشتەکان وتیان بەڕاستی ئێمە ڕەوانە کراوین بۆ گەلێکی تاوانبار و تاوانکار. لنرسل عليهم حجارة من طين. بۆ ئەوەی بەردبارانیان بکەین بە بەردەیەک کە لە قوڕ دروست کراوە. مسومة عند ربك للمسرفين. هەموو ئەو بەردانە نیشانە دارن لەلایەن پەروەردگارتەوە بۆ ناپوخت و لە سنوور دەرچووەکان. فأخرجنا من كان فيها من المؤمنين. جا هەرچی لەو ناوچەیەدا بوو لە ئیمانداران دەرمان کردن و ڕزگارمان کردن. فما وجدنا فيها غير بيت من المسلمين. لماڵە مسلمانێکیش زیاترمان بەدی نەکرد. وتركنا فيها آية للذين يخافون العذاب الأليم. پاشان ئەو شوێنەمان بە شێوەیە کاول کرد کردمانە پند و بەڵگە بۆ هەموو ئەو کەسانەی لە سزای بە ئێشی ئێمە دەترسن. وفي موسى إذ أرسلناه إلى فرعون بسلطان مبين. لبەسەرهاتی موساشدا پند و ئامۆژگاری هەیە کە ناردمان بۆ لای فیرعون بە معجزەیەکی ئاشکرا و ڕوونەوە. فتولى بركنه وقال ساحر أو مجنون. ئەویش پشتی هەڵکرد بەهۆی سەرباز و دار و دەستەکەیەوە وتی ئەم فرستادەیە جادوگەرە یا شێتە. فأخذناه وجنوده فنبذناهم في اليم وهو مليم. جایمەش خۆی و سەربازەکانیمان گرفتار کرد و پێچامانەوە و فڕێماندانە دەریاوە لە کاتێکدا ئەو لۆمەکراوە. وفي عاد إذ أرسلنا عليهم الريح العقيم. هەروەها لە بەسەرهاتی عادیشدا پند و ئامۆژگاری هەیە کاتێک لە سەرنجامی سەرکەشیان بایەکی بێخێرمان هەڵکردە سەریان. ما تذر من شيء أتت عليه إلا جعلته كالرميم.
ئەو باە بەسەر هەر شوێنێک و هەر شتێک و هەر کەسێکدا بڕۆیشتایە وازی لێ نەدەهێنا هەتا بێکەڵچی دەکرد و وەک شتێکی فرێدراوی لێ دەکرد. وفي ثمود إذ قيل لهم تمتعوا حتى حين هەروەها لە بەسەرهاتی ثەمودیشدا پند و ئامۆژگاری هەیە کاتێک پێیان وترا تا ماوەیەک ڕابوێرن. فعتوا عن أمر ربهم فأخذتهم الصاعقة وهم ينظرون. ئەوانیش لە فەرمانی پەروەردگاریان یاخی بوون کتوپڕ بروسکەیەک پێچانیەوە و بە چاوی ئەبڵەقەوە دەیان ڕوانی. فما استطاعوا من قيام وما كانوا منتصرين. ئیتر نەیانتوانی هەڵسنەوە و سەرکەوتوش نەبوون. وقوم نوح من قبل إنهم كانوا قوما فاسقين. پێشتریش هۆزی نوح بەڕاستی هەر تاوانبار و خودانەناس و لار و وێر بوون ئەوانیشمان بە زریانەکە لەناو بێرد. والسماء بنيناها بأيد وإنا لموسعون. ئێمە ئاسمانمان بەدەستی قودرەتی خۆمان دروست کرد بەردەوامیش گەورەی دەکەین و فراوانی دەکەین. ئەمە ئاماژەیە بۆ ڕاستیەکی زانستی کە زاناکانی گەردون ناسی دەیسەلمێنن. والأرض فرشناها فنعم الماهدون. زەویشمان ڕاخستووە ژیانمان لەسەری ئاسان کردووە بەڕاستی خوددا زاتێکی کارساز و کاربەجێیە. ومن كل شيء خلقنا زوجين لعلكم تذكرون. لە هەموو شتێک ئێمە جووتمان دروست کردووە لە جیهانی ئادەمیزاد و گیاندار و ڕوەک و بێجیاندا لە هەموو شتێکی مادی و معنەویدا بۆ ئەوەی بیر بکەنەوە و یاداوەری وەربگرن. ففروا إلى الله إني لكم منه نذير مبين. بەپەلەو گورج و گۆڵ بن بۆ بەدەستهێنانی ڕەزامەندی خوددا بۆ هەرچی پەروەردگار پێی خۆشە دڵنیاش بن کە من واتە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەلایەن خودداوە ترسێنەرێکی ئاشکرام ئەگەر یاخی و سەرکەش بن. ولا تجعلوا مع الله إلها آخر إني لكم منه نذير مبين. هیچ مەکەن بە هاوڵ و هاوتای خوددا چونکە من بەڕاستی نێردراوێکی ترسێنەری ئاشکرام بۆتان لەلایەن خودداوە. كذلك ما أتى الذين من قبلهم من رسول إلا قالوا ساحر أو مجنون. هەر ئابە شێوەیە هیچ پێغەمبەرێک لە پێش ئەماندا نەهاتووە خوددانەناسان نەیانوت بێت جادوگەرە یا شێتە. أتواصوا به بل هم قوم طاغون. سەیرە ئایا دەڵێی بەگوێی یەکدا خوێندویانە و یەکتریان ڕاست پاردووە؟ نەخێر بەڵکو ئەوانە هەر قەومێکی ستەمکار و سەرکەشن. فتول عنهم فما أنت بملوم وذكر فإن الذكرى تنفع المؤمنين. تۆ ئەی محەممەد گوێیان مەدەرێ چونکە تۆ لۆمەکراو نابیت لەسەر باوەڕ نەهێنانیان بەڵکو تۆ هەمیشە ئامۆژگاریان بکە چونکە بەڕاستی ئامۆژگاری سوود بە ئیمانداران دەگەێنێت. وما خلقت الجن والإنس إلا ليعبدون. بێگومان من جن و ئادەمی زادم دروست نەکردووە تەنها بۆ ئەوە نەبێت کە من بپەرستن و فەرمان بەردارم بن. ما أريد منهم من رزق وما أريد أن يطعمون. نەڕۆزیم لێیان دەوێت نەخواردن و خواردنەوە. إن الله هو الرزاق ذو القوة المتين. چونکە بەڕاستی هەر خوددا خۆی ڕۆزی بەخشە و خاوەنی هێز و دەسەڵاتی پتەوە. فإن للذين ظلموا ذنوبا مثل ذنوب أصحابهم فلا يستعجلون. بێگومان بۆ ئەوانەی ستەمیان کردووە تۆڵە و سزای زۆرمان بۆ ئامادە کردوون هەروەک چۆن بۆ هاوڵ و هاوبیرەکانیان ئامادەمان کردووە دەبایتر پەلەم لێ نەکەن
چونکە بەم زوانە یەخەیان دەگرێت. فويل للذين كفروا من يومهم الذي يوعدون اینجا وەیل و ئاهوناڵە بۆ ئەوانەی کە ڕێبازی کوفر و خودانە ناسیان گرتۆتە بەر لەو ڕۆژەی کە هەڕەشیان لێکراوە و